جانی وای کامرا مسلمانە حەزی بە ئیسلامەتیشە پەیوەستیشە بە دینداری و گەنجی جوانی وامانێ بەڵام ئاگای لە خۆی نییە شوێن کێکەوتووە دین لەکوێ وەرەگرێ لە چه سەرچاوەیەکە و تێکەڵ بە کێ بووە ئەم کۆمەڵ و گروپە ئەسڵی خەلەلەکە لەکوێ شەیتان لەکوێوە دێ یەکێک کە جاهیل و دوورە لە دین ئەو کەسەی کە بانگێکا بەرەو ئیسلامەتی ئەوەی زۆر خۆشەوێت ئەوەی پێ یەکەم جار پێی وایە ئیسلامی تەواو ئەوەیە لەوانەیە ئەو کەسەی کە تۆی بانگ کردو بۆ ئیسلامەتی ڕازە فێری ناوی ئەڵڵای کردووی فێری محەممەدی کردووی ساسەرە فێری ئیسلام و بەئەشت و جانەبی کردووی بەڵام شەرط نییە ئەمە کابرایەکی ڕاست بێت عەقیدە تەواو بێت تۆیەکی گەنجی ئەم سەردەما بێت تۆزێ زیتوریا بیت شتەکان جوان پێوانە بکەیت زانی کاکە ئەم خەتەی ئەم پیاوە تۆی بۆ هێناوە بۆ ئیسلامەتی ڕاستە دروستە ئەوەی محەممەد المستەفای سڵ سەلەم هەوەسبازی تیان نییە مەسلحەتی شەخسی تیان نییە حیزب و جەماعەت و جەماعەتکاری تیان نییە چونکە زۆر جار هەنگێک گرۆ هەنگێک فرقە و هەنگێک جەماعەت ئەچن ملی ئایەت و حەدیثەکان معناکانیە چەمێنەوە بۆی لەگەڵ ئەفکارەکانی خۆیانە بگونجێت ڕاستە باسی خوا و دینی بۆ کات خۆی بە موسڵمان دانێ خۆشی بە باشترینی جۆری موسڵمانەکان دانێ تۆش یەکەم جار هاتووی لە ڕێی ئەمە ئیسلام بەناسی و شوێن ئەم کەوتویت ئاخر شەرط نییە هەموو شتەکانی تەواو بێت پێویستە تۆ جارجار مراجعەیەکی خۆ بکەیتەوە بزانی ئەم کۆمەڵی کە تۆ ثقە و پێکردووە باوەڕ پێکردووە ئەم مامۆسایی کە تۆی بانگ کرد بەرەو ئیسلامەتێکە خوا جەزای بەخێری بات و خوا خێری بنووسێ بەڵام شەرط نییە هەموو شتەکانی تەواو بێت زانە تووشی فکرێکی خراپی نەکردویت جاری وایە بە تایبەتی لەم سەردەمەیە جۆرە ئەفکاری وا و بیر و بۆچوونی وا هەر تەعنەدانە لە ئیسلام بە ناوی ئیسلامیشەوەیە دوژمنانی ئیسلام کە زانیان بە قورئان ناوێرن بە دینی ئیسلام ناوێرن ئاشکرا شەڕی ئاشکرایان پێ ناکرێ لە پێچ و پەناو بۆی دێن